مانگی ئۆکتۆبەر سەرتاسەری و مانگە هۆشیاریە بۆ شێرپەنجەی مەمک. لەم مانگەدا زیاتر ئامانجی هۆشیارکردنەوەی خانمان هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ خۆپارێزیکردن لە توشبوون بە شێرپەنجەی با بڵێین مەمک. باستەوە دەکەین لە هەرێمی کوردستان ئامارەکان چیمان پێدەڵن و بە شێوەیەکی گشتی لە جیهاندا شێرپەنجە لە بەرزبوونەوەدایە و هاوکات ڕێگەکانی خۆپارێزی بۆ ڕێگریکردن لە توشبوون بە شێرپەنجەی مەمک چین. تایبەت بەم بابەتانە زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل نیزامەدین پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هێوا ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کوردستانی وێستمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس بۆ ئێوە. ئەم مانگە کە دانراوە تایبەت بە هۆشیاری بۆ شێرپەنجەی مەمک. ئامانجی سەرەکی لە دەستنیشانکردنی سەرتاسەری مانگەیەک بۆ ئەم نەخۆشیە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ خۆی هەدەف لەوەی کە ئەممانە دانراوە بۆ ئەوەیە کە حەمەلات ئیتر هەر لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بێت لەلایەن دەستگا ڕاگەیانەکانەوە بێت بۆ ئەوەی حەد ئیمکان بتوانین تەوعیەی خەڵکی ئاستی وشیاری خەڵک بەرزکەینەوانێ. ئەمیش بۆ دوو سەبەب. یەکێکیان بۆ ئەوانەی کە هەست بە کێشەیەکەکەن، هەست بە موشکیلەیەکەکەن، هەست بە ناڕەحەتیەکەکەن بچن بە تەن خۆیانەوە. دوو بۆ ئەوانەی کە هیچ کێشەیەکیان نییە، معلوماتیان بینێ لەسەر ئەوەی کە شتێک هەیە ناوی پشکنینی پێشوەختەیە. ببوورە دکتۆر، هەڵبەتە لێکێک لە ئامانجەکان باست کرد کە ئەوەیە لە نەخۆشخانەکان هەروەها دەستگاکانی ڕاگەاندن لایەنە پەیوەندیدارەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵیان هەبێت لەوەی کە هاوڵاتی هۆشیار بکەنەوە بۆ ئەوەی کە ئەم بارودۆخەی کە ئێستا لە توشبوون بە شێرپەنجەی مەمک لە جیهان یان جۆرەکانی دیکەی شێرپەنجەش کە لە جیهان بوونیان هەیە کاریگەریەکەی کەم بکرێتەوە. بە شێوەیەکی گشتی با بڵێن لەم مانگەدا کە دەستنیشان کراوە لە هەرێمی کوردستان تواندراوە تەواوی ئەو لایەنە پەیوەندیدارەکان لە نەخۆشخانەکان با بڵێن لە پزیشکەکان لە ڕاگەیاندن چارەسەری ئەم کێشەیە بکات و ئەم هەڵمەتە بۆ نمونە با بڵێن بەدەستە جەمعی ڕابگەێن و هۆشیاری بۆ هاوڵاتیان بڵاو بکەنەوە. بەداخەوە نەخێر. تاکو حدێک دەستگا ڕاگەیانەکان ڕۆڵێکیان بینیوە، بەڵام بەس لە دەستگا ڕسمیەکانەوانێ ئەو هەوڵە زۆر کەمە، چکە ئەمە ئیشێکی زۆر جددیتری ئێوە، یعنی مەفروزە هەموو چینەکانی کۆمەڵگە کۆ بکرێنەوانێ ئەم زانیاریان پێ بوترێت و فێر بکرێت. چکۆ ئێمە ئەگەر دوایی باسی بکەین شتێکمانێ پشکنین پێشوەختی پێ ئەوترێ کە ئافرەتەکە خۆی چۆن پشکرین بۆ خۆی ئەکا. ئەمە بە فێر بکرێ خطواتەکانی بزانێت چییە، بۆی خوانە خواست ئەگەر کێشێکی بە زوو پێی بزانێ. مامەز بەداخەوانە ئەم تەوعیەکردنە ئەم پرۆگرامانە زۆر کەمە. باشە، بە شێوەیەکی گشتی یەکێک لە ئامانجەکان وەکو باست کرد کە بڵاوبوونەوەی هۆشیاری. ئامانجەکانی دیکەی دەستنیشانکردنی ئەم مانگە بە مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمک خۆی لە چیدا دەبینێتەوە؟ تەبعاً یەک وەکو وتمان بۆ ئەوەیە کە پشکنینی پێشوەختی زۆرتیا بکرێت و معلوماتمان هەبێت و بە تەن خۆمانەوە بچین. دوو بۆی ئەو معلوماتانە بڵاو بکرێتەوانە لەسەروی کە شێرپەنجە ئەو نەخۆشە کوشندەیە نییە کە هەمووی لێ بترسێ. یعنی هەدەفەکە لەوەیە کە ئەو ترسی لە ناو خەڵکە هەیە هێوریکەینەوانێ. چکۆم ئێستش ناوترێ نەخۆشی شێرپەنجە، ئەوترێ نەخۆشیە خراپەکە، ئەو نەخۆشیە، یعنی بە زمانمانە ناویشی بینی لەبەروی ئەمەنە ترسناکە لە ناو خەڵکە، بەڵام بز وانە نەخۆشیەکە کە زۆر خەڵک لی چاکە بێتەوانێت تی ئەپەڕێنێت ئەگەڕێتەوە بارودۆخی ئاسایی خۆی بە شەرتێک ئەگەر زوو فریای خۆی بکەوێت و نەخۆشیەکی لە مەرحەلەیەکی ئەوڵا تەشخیص بکرێت. باشە دکتۆر، هەروە گەزانین زۆر جار نەخۆشەکە ئەگەوێتە خۆناغێکی زۆر مەترسیدار، اینجا کەسەکەلی ئاگادار دەبێتەوانێ، اینجا پێی دەزانێت، اینجا هەستی پێ دەکات. لەم حاڵەتەیە چۆن هۆشیار بین؟ لەم حاڵەتەیە چی بکەین؟ طبعاً ئەوەش ئەتوانم تاکو حدێک بڵین بۆ ئیهمالی خۆمان ئەگەڕێتەوانێ، نەک تەنها ئیهمالی هەنێ بارودۆخی کۆمەڵایەتی هەیە کە ئێمە زۆر لە دەمی نەخۆشەکانمانەوە ئەیبیستین کە نەخۆشی شێرپەنجە وەکو عیبەیەک وایە لە ناو هەنێک کۆمەلگا و لەناو هەنێک عائیلەیە کە ئافرەت بە ئاسانی ناتوانێ بڵێ من نەخۆشی شێرپەنجەم، چکە مەشاکیلی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوانێ. یەکەم شەرمە، دووهەم هەنێک عادات و تەقالیدەکە ناو کۆمەلگاکە و ئەکا کە ئافرەتەکە هەتاکو حد الئیمکان دانی پیانانێت و لە خۆی دوورەکات و بووی سەری لێتێک نەچێ سەراحەتەن. نقطەیەکی تر ترسە.
ترس ئەیش لەبەر ئەوەی کە معلوماتی کافیمان نییە لەسەر ئەم نەخۆشیە کۆکوتم نەخۆشیێکی کوشندە نییە بۆ دەرەجە نەخۆشیێکی ترسناک نییە بەڵام بەس ترسێک لە دڵمانایە کە وامان لێکە نەچین بەتەن خۆمانەوە لەبەرۆی ئەم کۆمەڵە فاکتەرەوە ئەکا کە نەخۆشەکە خۆی ئیهمالکە ممکنە پێی نەزانێت لە بیدایەتەوە خاصن ئەگەر گرێکە لە مەمکە لە قوڵا بێت دەست پێی ناگە هەستی پێناکە ممکنە بەڵام بەس لە مەرحلێک لە مەرحەلەکانە هەر پێی ئەگا هەر پێی ئەزانێ بەڵام بەس زۆر مەرحەلە متەقەدیمەکانە نسبەیەکی زۆر کەم هەیە بڵم ئەگەر هەستی پێ نەکرد بێت گینا بەعام هەستی پێەکەن کە زۆربەی زۆری ئەو نەخۆشانی لە مەرحلەی چوارەوە نەخۆشیەکە بڵاو بۆتەوانێ خۆی ئەڵێ کە من چەندمانە ئەزانم ئەی بۆ نەهاتووی ترساوم یان شەرمم کردووە یان نەمویستووە ماڵەوە قوبولی ناکرد ماڵەوە ئەناسم ینی هەنێک مەشاکیل هەیە فلەبەر ئەوە زۆر زەحمەتە لە مەرحلێکی متەقەدیما بێت و کەسەکە هەستی پێنەکە لەبەرۆ زیاتر نەهاتن بەتەنەوەیە نەک هەست پێ نەکردنە. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی هۆشیاریەکان ئێستا لە هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لە نەخۆشی شێرپەنجە بە تایبەتی شەگەر باس بە شێرپەنجەی مەمک بکەین لە چه ئاستێکدا دەبیندرێت دەکرێت بڵێ هۆشیاری تەواوەتیە یان هێشتاش ئەو بارودۆخانی کە بوونیان هەیە وای کردووە کاریگەری لەسەر بڵاوبوونەوە و زیادکردنی ئامارەکانی نەخۆشیەکە هەبێ بەداخەوە هۆشیارەکە لە ئاستی پێویستانیە ئێمە سنتەرێکمان هەیە بنای سنتەری نەخۆشیەکانی مەمکەوە سنتەری مەمک کە عددی ئەو کەسانی یاخو ئەو ئافرەتانی کە سەردانی ئەەکەن زۆر کەمە مقارنەتەن بە عددی نەسەمە و عددی دانیشتوان فلەبەر ئەوە نەخێر لە ئاستی پێویستە نییە مەفروز بوو زۆر لەوە زیاترێت بێ سەبەبێکی ترش کە کەس نایە بەدڵنەوانێ پشکنینی پێشوەختە حاڵەتێکە لە حاڵەتەکانی تەرفیهە ئەگەر تعبیرەکە ڕاست بێ یعنی ئەو کەسە ئەبێ زۆر بارودۆخێکی مرتاحی هەبێ مێشکی مرتاح بێ گیرفانی مرتاح بێ اینجا کە بتوانێ بەتەن خۆیەوە بڕوە کەمە بارودۆخێکە سەراحەتەن لای ئێمە تۆزێک قورسە هەموو مەشاکیلی قورسمان هەیە هەر لەسەر ئاستی وڵات و بژێوی ڕۆژانە و یعنی وەکا کەسەکە دۆخی خۆی ئەخیر شت بێت ئەو نە مەشاکیلی تری هەیە لە پێشاوانێ سببێکی تریش ئەوەیە کە باری دارایی ئێمە من باسم کرد یەک سنتەرمان هەیە بەنای سنتەری مەمکەوانێ کە ئەویش ئیمکانیەتی مەحدودە ئێستا دەرەقەت ئەین لەبەروی عەدەدێکی کەممان هەیە بەڵام بەس ئەگەر هاتوو بە شێوەیەکی سیستەماتیک خەڵک بام بکەین یان خەڵک سەردانمانکە لەو باوەڕیان کە دەرەقەت نین لەبەرەوە نەخۆش مەجبورە بێت بچێتە شوێنە ئەهلیەکانەوە کە مش بارگرانەیەکی ئابووری قورسە لەسەری لەبەرەوە یعنی فاکتەرەکان زۆرن کەوا ئەکات هەم هۆشیاری کەم بێ هەم خەڵک کەم بێت بە تەنخۆیانوانێ. باشە دکتۆر سەرباری ئەم هەموو بارودۆخانە پێویستە هاوڵاتی تاک چی بکات بۆ ئەوەی خۆی بە دوور بگرێ لە توشبوون بە شێرپەنجەی مەمک. یەکەم شت نەترسێت چکۆم نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێکی ترسناک نیە و خاستن شێرپەنجەی مەمک هەرچەنە یەکەم جۆری شێرپەنجە لە ئافرەتانە باوترینیانە بەڵام بس ترسناک نییە و نابێتە هۆی مردن ئەگەر لە مەرحەلەی یەکەمەوە پێی بزانرێ بۆ کەسە توش نەبووەکان زۆر زۆرە بەتەن خۆیانەوە بزانن شتێکی کەنەی پشکنینی پێشوەختەیە کە زۆربەی زۆری نەخۆشیەکان تەشخیص ئەکات ئەگەر خوا نەخواستە توشبووی شێرپەنجەی مەمک بێ ئەو لە مەرحەلێکی هۆڵەوانێ چارەسەر ئەکرێت و چاک ئەبێتەوە و نەخۆشیێکی تێ ئەپەڕێنێ یعنی بەڕاستی ئەمە زۆر مهمە ئەو معاناتەی کە تووشی کەسەکە و عیلەکە ئەبێتەوە بەس توژوێکی شێرپەنجە ئەزانێ چکەم عائلەیەک تێکەچێت باری ئابووری عائلەیەک باری نفسی عائلەیەک تێکەچێت لەبەرەوە زۆر ضرورە کە ئێمە حد الئیمکان بتوانین خۆمان دوورخینەوە لەو مۆزوع و بین بەتەن خۆمان و پشکنینی پێشوەختە بۆ خۆمان بکەین. باشە دکتۆر دیارە بەپێ و ئامارانەی کە لە سەرانسەری جیهان و لە هەرێمی کوردستاندا هەیە و وەکو باسیش کرد شێرپەنجەی مەمک باوترینیانە زۆر جار هاوڵاتیەکە ئەو کەسێک کە گرەیەک لە سنگیدا هەیە لە مەمکیدا هەیە دەڵێت خواردنم تەندروستە ژیانم تەندروستە بەڵام گرێم بۆ دروست بووە ئەم هاوڵاتیانە پێویستە چۆن هەستوکۆ دەگەڵ بارودۆخەکە بکەن خۆی تەنها خواردن نییە
مجموعه فاکتەر هەیە کە یاری دەدەرن بۆ توشبوون بە شێرپەنج یەکێک لەوانە خواردنە بەڵام بەس هەنە فاکتەری ترمان هەیە بۆ نمونە بۆ ماوەیی کەمە کەسەکە چەندێک سەحی بێت خواردنی سەحی بێت و لایفستایلی سەحی بێت هێشتا احتیمالی توشبوون هەیە بە نەخۆشیەکەی هەنێ خەلەلی هۆرمۆنی هەیە بۆ نمونە ئافرەتانی کە هۆرمۆنێکمان هەیە ئیسترۆجینی پێوترێ هۆرمۆنی کە بەس لە ئافرەتا هەیە و بنسبەی کەم لە پیاوانە هەیە کە یەکێکە لە هۆکارەکان بۆ توشبوون بە شێرپەنجە ئەو ئافرەتانی کە لە تەمەنێکی مناڵیەوە تووشی سوڕی ماگانیان دەست پێەکە و لە تەمەنێکی گەورەتە ساڵیەوانێ سوورەکان ئەوەستێتەوانێ فترەیەکی زۆر بەرکەوتی ئەم هۆرمۆنن کاتە مقارنەی بکەین بە ئافرەتێک کە تەمەنێکی تۆزە گەورەترێکەوە سوورەکەی دەست پێکات و تەمەنێکی مناڵترێکەوە ئەوەستێت و سێرەکەین ئەم فترێکی کەم بەرکەوتی ئەم هۆرمۆنەیە بۆیە ئەم کەسانە احتیمالی توشبوونیان بە شێرپەنجە تۆزێک زیاترێکە یاخود ئەو ئافرەتانی کە مناڵیان نییە یا عەدەدی مناڵیان کەمە یان شیر نایەن بۆچی ئافرەتی سکپڕ لەگەڵ ئافرەتێک کە شیر بە لەو فترانەیە هۆرمۆنی ئیسترۆجیندا ئەوەزە بۆ نزمترین ئاستی وەکو حیمایەکی جسمەکە ئەکا بۆ ئافرەتانی کە مناڵیان زۆرە هەموو مناڵەکانیان شیری خۆی ئااتێ کەمتر بەرکەوتی ئەم هۆرمۆنن و تۆزێک زیاتر پارێزراون هۆکارێکی تر قەڵەویە کە چەوری زیایە وەکو معمەلێک وایە لە جسمە کە هۆرمۆناتی زۆر دروستەکە یەکێک لەو هۆرمۆنانە هۆرمۆنی ئیسترۆجینە مادە کوحولیەکانە جگەرەیە هەوای پیسە کە ئێمە بەدەست خۆمان نییە ینی هەواکە هەر ئەبێت هەڵی مژی ناتوانانی بڵێ ئەم هەوایە پیسە من هەڵی نابژم ئەوش فاکتەرێکە بەدەست خۆمان نییە ئەوەی ئێمە هەرچەنە لە کتێب و لە مەسادرەکانە باز ناکەین بەڵام بەس خەموخەفەتی زۆر ترۆمای گەورە لە حیاتە کە ئێمە دیقەتی زۆربەی زۆری نەخۆشەکانمان دوای مەشاکلێکی قورس کە تووشیان بووە لە حیاتیانە گرێ و شێرپەنجەیان بۆ دوورسە بێت عینی هەنێک فاکتەر هەیە کە سەراحەتەن کەسەکە بەدەست خۆی نییە ناتوانێت تەغییری تیا بکە و فاکترانی کە ئەتوانێت تەغییری تیا بکە وەکو خواردنە وەرزشکردنە نەهێڵێت قەڵەو ببێ ئۆکێ ئەمانە ئەتوانێت بەڵام بز باقیەکەی تری تۆزێک زەحمەتە کۆنتڕۆڵ بکە دکتۆر چارەسەرەکان تا چەندە توانیویانە لە ئاستی پێشکەوتنا بن بە تایبەتریش لە هەرێمی کوردستانە زۆر جار توێژنەوەیەک دەخوێنیتەوە مژدەیەکی خۆش بۆ توشبوانی شێرپەنجەی مەمک لە فلانە وڵات ئەم چارەسەرک دۆزراوەوە کە بە حەبێک بنەبڕی شێرپەنجەی مەمک دەکات چەندین توێژینەوەی دیکەی ئاوا بەری دەکەویت و دەیخوێنی تەوانێ ئەمانە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدان خۆی گەورەترین مشکلە هەنێ جار تۆڕە کۆمەڵایەتیەکانم کە هەنێ زانیاری نادەن دروست یان ناڕاست بڵاو ئەکەنەوەوانێ عین سەراحەت تاکو ئێستا شتێکی وانە بڵێ بە حەبێک بە دەرزێک بە دەرمانێک کەسەکە چاک بێتەوە ئێلا چارەسەری شێرپەنجە مەجموعەیە شت ئەگرێتەوانێ هەل لە کیمیاییە هەل لە تیشکە هەل لە عەمەلیاتە هەنە لە عیلاجی هۆرمۆنی و بایۆلۆجیە طبعاً اعتماد دەکاتە سەر ئەو مەرحەلەی کە تیا تەشخیص کراوە هەتاکو زووتر تیا تەشخیص بکرێ عەدەدی ئەم جۆرە عیلاجانە کەمترێکە ممکنە تەنها بە عەمەلیاتێک نەجاتی بێت تەنها بە عیلاجێکی هۆرمۆنی نەجاتی بەڵام بزنە مەراحیل ئەخیرەکانە ممکنە پێویستی بە هەر هەموو هەبێ بەڵام بەس ئەوەی کە جێی دڵخۆشیە کە عیلاجی باش ئێستا لە مەیدانە هەیە کە نسبەی چاکبوونەوەی زۆری بە دواوە هەرچەند ئێمە تۆزێک مشکلەمان هەیە لە بەردەستکردنی ئەم جۆرە چارەسەرانەیە بەڵام بەزیانی ئەتوانم بڵێم ئەوەی کە هەیە تقریبا یەکسانە بەوەی کە لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەیە کەواتە توشکێکی شێرپەنجەی مەمک لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دەتوانێت بەبێ ترس بەبێ دڵە ڕاوکێ ئەو یعنی بابلین دەستی بگا بە تازەترین چارەسەرەکان تازەترین پێشکەوتنی زانستی پزیشکی بۆ چارەسەری نەخۆشیەکە بەتەئکید یعنی ئەوەی کە لە نەخۆشخانەی هیوا و با بڵێن نەخۆشخانەکانی تری هەرێما هەیە ئەتوانم بڵێم کە جۆرێکە لە جۆرە باشەکان و ئیسفادەیەکی چاکی لێکات و یەکسانە بە چارەسەرکردن لە دەرەوە بەڵێ کۆتا ڕێنمایی تۆ بۆ هاوڵاتیان بۆ خانمان لە مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمکدا ئەگەر بتەوێت شتێکیان پێ بڵێ وەکو پزیشکێک وەکو ئەو حاڵەتانی کە بەری کەوتوی چیان پێ دەڵێیت من وەکو هەموو جارێک کە لەموو بەرنمەیەکە ئێڵێم دوو مەسجم هەیە یەکێکیان بۆ توشبووان کە نەترسن شێرپەنجە واتای مردن نییە
چاکبوونەوەی زۆری هەیە ئەیش خاصن لەم ڕۆژانی کە ئێستامانەکە عیلاجی زۆر باشە کادری زۆر باشە ئەچیزەی زۆر باشمان هەیە کە نەترسن و ورە برنێن چووکم وڕی بەرز و معنەویاتی بەرز نیوەی عیلاجە بۆ توش نەبووەکان شتێک هەیە پێوترێ پشکنینی پێشوەخت یعنی تکام لە خانمانە کە بەتەن خوانەوە بچن پشکنینی پێشوەختە بکەم بۆی ئەگەر خوا نەخواسە توش بوون لە مەرحەلەیەکی ئەوڵات تەشخیص بکرێت و نەخۆشیەکەی تێپەڕە و چاک بێتەوانە سپاس بۆ ڕێنمایەکان و دووبارە سپاس بۆ دکتۆر سارا جەمیل نیزامەدین پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا کە ڕاستەوخۆ لە ستۆری بەیانی کورسات نیوز میان بووی دووبارە سپاس بۆ بەڕێستان